إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، بێگومان خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر چاکە و خێرێک هەبێ بۆ ئێمەیان ڕوون کردوتەوە و هەر خراپەیەکیش هەبێ ئێمەیان ئاگادار کردوتەوە بۆ ئەوەی ئینسان لەو دنیاەدا کە بەپێی ئەو شەریعەتە هەنگاو دەنێت دروست بە ڕێگادا بڕوات و بەختەوەر و عاقیبەت خێری دنیا و قیامەت بێت. ئەبی هورێرە بۆمان دەگێڕێتەوە لە فەرمایشتێکدا کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردووە، دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ئیجتەنیبوا السەبع الموبقات، خەڵکی نەخۆتان بپارێزن لە حەوت شت، لە حەوت گوناه و تاوان کە ئینسان بە هیلاک دەبەن. خوا پەناماندات. فەرموویان: قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم وما هن، ئەوانە چین کە ئینسانەکان و کۆمەڵگا وێران دەکەن و بە هیلاکی دەبن؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: یەکەم الئیشراک بالله، هاوبەشدانان بۆ خوای پەروەردگار. دووهەمیان فەرمووی السحر، لەو شتانەی کە ئینسانەکان بە هیلاک دەبات، کۆمەڵگا وێران دەگات، بریتیە لە سحر. بۆیە کورتەیەک دەربارەی سحر باز دەکەین کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی ئاگادار کردوتەوە کە خۆمانی لێ بپارێزین، چونکە ئینسان بە هیلاک دەبات لە دنیادا، کۆمەڵگا وێران دەکات، لە قیامەتیشدا ئینسان تووشی سزای خوایی دەبێت. خوا پەناماندات. سحر وەکو زانایان باسییان کردووە بریتیە لە لادانی شت لە حەقیقەتی خۆی، بریتیە لە باڵتیل و تەزویرکردن و فێڵکردن، بریتیە بە جۆرێک لە جۆرەکان لە فێڵکردن لە چاوی خەڵک. شت لە حەقیقەتی خۆی لا دەدات و هەڵدەگێڕێتەوە، هەمووشی لە ڕێی شەیتانەکانەوە دەکرێت. ساحیرەکان چی دەکەن بۆ ئەوەی کە ببنە ساحیر؟ ئەوەی کە خوا پێی ناخۆشە، ئەوەی کە بیەوە ببێتە ساحیر، ئەوە دەکات لە شیرک و کوفر، لە گوناه و تاوان، لە پیس و پۆخەڵی، عەقد لەگەڵ شەیتان دەکەن. هەروەکو ئیبن القەییمی جەوزی دەفەرمێت هەتاوەکو کوفر و شیرکەکەیان بەهێزتر بێت، ئەوە شەیتانەکان چاکتر یارمەتیان دەدەن و سیحرەکان بەهێزتر دەبێت. کەواتە ئەوەی کە ساحیرە لە ڕێی شەیتانەکانەوە کاری سحر دەکات، دەبێ خۆی تەسلیمی شەیتان کات، شیرک و کوفر کات، پیس و بۆخەڵی بکات، خراپکاری بکات لەسەر زەوی. ئەو جا شەیتانەکان یارمەتی دەدەن و لە ڕێی شەیتانەوە ئەو سحرەیە دەکات و کۆمەڵگا وێران دەکات. کاری ساحیر چییە؟ بریتیە لە فەسادی لەسەر زەوی، بریتیە لە تێکدانی کۆمەڵگا، بریتیە لە تێکدانی نێوانی ژن و مرد، بریتیە لە فێڵکردن و بازرگانی کردن بە خەڵک. بۆیە ساحیر زانایان باسییان کردووە کە کۆمەڵگا وێران دەکات. خوا پەناماندات ئەگەر تەوبە نەکات دەبێ بکوژرێت، چونکە کۆمەڵگا تێک دەدا و وێرانی دەکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردوونێتەوە کە ئەو سحرە ئینسان بە هیلاک دەبات، کۆمەڵگا وێران دەکات. ئینسانی ساحیر کاری چییە؟ کاری تێکدانە، لە ڕێی شەیتانەکانەوە یارمەتی لە شەیتانەکانەوە وەردەگرن. وەختێک کە کوفر و شیرک دەکەن، گوناه و تاوان دەکەن، بەینی خەڵک تێک دەدەن،
شەیتانەکانیش یارمەتیان دەدەن، عەقدیان لەگەڵ شەیتانەکاندا هەیە. خوا پەناماندات. خوای گەورە لە قورئاندا بۆمانی ڕوون کردوتەوە و ئاگادارمان دەکاتەوە: هەل ئونەبئوکم عەلا من تەنەزەل الشەیاطین. ئاگادارتان کەمەوە خەڵکی نەپێتان بڵێم خوای گەورە دەفەرمێت شەیتانەکان دێنە لای کێ؟ تەنەزەل عەلا کولی ئەفاکین ئەثیم. شەیتانەکان دێنە لای هەر کەسێک کە زۆر گوناهبار بێت و زۆر درۆزن بێت و لە ڕووی جەنابتان. یولقونە السەمعە، ئەنجا گوێ دەگرن. جاری وا هەیە ئەو شەیتانانە گوێ دەگرن لە خەبەری ئاسمان، جاری واش هەیە ئەو ساحیرە گوێ لە شەیتانەکان دەگرێت، هەواڵێک لەوانەوە دەبیستێت. جاری وا هەیە شتێکی ڕاست دەردەچێت، زۆر خەڵک بۆ هەڵدەخەڵەتێت. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم نابێ بڕۆیان پێ بکەین، چونکە جاری وا هەیە خەبەرێک لە شەیتانەکانەوە دەبیستن ڕاست دەردەچێت، بەڵام پێغەمبەر فەرمووی 100 درۆی لەگەڵدا تێکەڵ دەکەن. خوای گەورە دەفەرمێ وەئەکسەڕوهم کاذیبون، زۆربەی ئەوانە، زۆربەی قسەکانی ساحیرەکان درۆ دەلەسێ. خوا دەفەرمێت، پێغەمبەر دەفەرمێ شتێکی ئەوانیە بڕوایان پێ مەکەن، چونکە کارەکەیان لەسەر درۆ بنیاد دەنێن. بۆیە لە ڕاستیدا سحر کۆمەڵگا وێران دەکات و ئەوەی کە ساحیرە بینی خەڵک تێک دەدات دەبێ ئینسان بڕوای پێی نەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگاداری کردوینەتەوە لەو گوناه و تاوانە، لەو بەهیلاکبەرە، لەو قەباحەتە گەورەیە کە کۆمەڵگا تێک دەدات و چەندین ئاژاوە جاری وا هەیە دروست دەکات. ئەوانەی کە بۆ هەر کارێکیان بێت بە هەر بیانوێک بێت دەچنە لای ساحیرەکان، ئایا حکمیان چییە؟ با گوێ بگرین لەو فەرمایشتانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان ڕوون دەبێتەوە ئەو کەسەی کە بڕوا بە سحر دەکات دەچێتە لای ساحیر حکمەکەی چییە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێ ئەبی موسای ئەشعەری بۆمان دەگێڕێتەوە لا يدخل الجنة، ناچێتە بەهەشت. کێ ناچێتە بەهەشت؟ پێغەمبەر دەفەرمێ سێ جۆر کەس ناچنە بەهەشت. یەکەمیان مدمن و خەمرین، ئەو کەسەی کە پیشەی بۆتە عەرەق خواردنەوە، خوا پەنامانداد ناچێتە بەهەشت. دووەمیان پێغەمبەر فەرمووی وەلا مؤمن بسحرین، ئەو کەسەی کە ئیمانی بە سحر هەیە دەچێتە لای ساحیرەکان بۆ حەلکردنی ئیش و کارەکانی یان بۆ فێڵکردن لە خەڵک، پێغەمبەر فەرمووی ئەو کەسە ناچێتە بەهەشت. وەلا قاطع ڕەحیم، سێمیان پێغەمبەر فەرمووی ئەو کەسەی کە پەیوەندی خزمەتی دەپشڕێنێت، ئەو سێ کەسانە ناچنە بەهەشتەوە. یەکێک لەو سێ جۆر کەسانە کە پێغەمبەر فەرمووی ناچێتە بەهەشت بریتیە لەو کەسەی وەلا مؤمن بسحرین، ئەو کەسەی کە ئیمانی بە سحر هەبێت. ئیمان هەبوون بە سحر چۆنە؟ ئەوەیە کە کەسێک بۆ کاروبارەکانی بچێتە لای ساحیر، ئەوەیە کە دڵی ئاوێ بخواتەوە بە قسەی ساحیر، ئەوەیە کە بڕوا بە قورئان و سنەت ناکات بۆ کارەکانی ناچێتە خزمەتیان، بەڵام دەچێتە لای کابرایەکی ساحیر و دڵی ئاو دەخواتەوە بە قسەکانی بۆ ئەوەی کە کارەکەی حەل بکات، یان بۆ ئەوەی کە کێشەیەکی هەیە دەچێتە لای ساحیر. ئەو کەسەی بە قسەی ساحیر کات دڵی ئاو بخواتەوە بە قسەکانیان بچێتە لایەن، ئەو کەسە ئیمانی بە سحر هەیە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەو جۆرە کەسانە ناچنە بەهەشتەوە، بەبێ سەزا ئەگەر تەوبە نەکەن لەسەری بمرن، خوا پەناماندا ئەو جۆرە کەسانە ناچنە بەهەشت. لە فەرمایشتێکی دیکەدا کە ئیمامی موسلم ڕیوایەتی کردووە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم من ئەتى عرافا فسأله عن شيء، هەر کەسێک بچێتە لای فاڵچیەک، بچێتە لای ساحیرێک بۆ هەر مەبەستێکی هەبێت، پێغەمبەر فەرمووی لەم تقبل له صلاة 40 ليلة، حتا وەکو 40 شەو، واتە 40 شەو و 40 ڕۆژ ئەو کەسە نوێژی قبول نابێت لە لای خوای پەروەردگار کە دەچێتە لای کابرایەکی فاڵچی، کە دەچێتە لای ساحیرێک پرسیاری لێ دەکات، کارێکی پێ دەکات، دەیەوێت قەباحەت و خراپەیەکی پێ بکات، پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەتا وەکو 40 شەو ئەو کەسە نوێژەکانی قبول نابێت، دەبێت نوێژەکانیشی هەر بکا وەکو سزایەک، هەر ئەوەیە کە فەرزەکەی لەسەر هەلا دەچێت دەنا خێر و پاداشتی نوێژەکانی بۆ نانووسرێت. ئەوە عقوبەی ئەو کەسەیە کە دەچێتە لای فاڵگەرەوەیەک، کە دەچێتە لای ساحیرێک، خوا پەناماندات. لە فەرمایشتێکی دیکەدا کە شێخ ئەلبانی بە حەسەنی داناوە، پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لەیس منا، ئەو کەسە لە ئێمە نییە. ئەی موسڵمان، گوێت لەو فەرمایشتە بێت، پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم لە ئێمە نییە،
کە خۆت بە ئومەتی ئەو پێغەمبەرە دەزانی، کە خۆت بە موسڵمان دەزانی، کاکە ئەو هەموو هەڕەشەیە بەلاش نییە. لەیس منا من سحر ئەو سحر له، لە ئێمە نییە ئەو کەسەی کە سحر دەکات یان سحری بۆ دەکرێت. واتە ئەو کەسەی کە ساحیرە ئەو کەسەشی کە دەچێتە لای ساحیر. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسە لە ئێمە نییە. کاکە ئێمە خاوەنی ئەو قورئانە پیرۆزەین، خاوەنی ئەو قورئانە گەورەیەین کە ئەو قورئانە هەمووی بەرەکەتە، ئەو قورئانە شیفایە خوا دەفەرمێت، ئەو قورئانە هودەن للناس، کاکە ڕێنمونیت دەکا بۆ ناچێ خزمەتی قورئان، کاکە ڕەحمەتە ئەو قورئانە خوا دەفەرمێت بۆ ناچێ خزمەتی ئەو ڕەحمەتە. بەڵام دەچی لە بۆ لای کابرایەکی ساحیر و کاهین خوا پەنامانداد، کابرایەکی فاڵگەرەوە کە هەموو گیانی فرت و فێڵە و لە ڕێی شەیتانەکانەوە ئەو کارەی دەکات. ئایا دەگونجێ ئینسانی مسلمان بڕوای بەوە هەبێت بەڵام نەچێتە خزمەتی قورئان و سنت و بڕوای بەوە نەبێت؟ ئەدی ئەگەر ئینسان بڕوای پێ هەیە بۆ ناچیتە خزمەتی قورئان برام؟ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ولا تداووا بالمحرم، کاکە شیفا لە حەرامدا نییە. ئەی مسلمان بزانە خوای گەورە شیفای نەخستۆتە حەرام. ئەنجا ئەگەر شیفاشی تێدا هەبێت دروست نییە ئینسان بەکارێکی حەرام داوای شیفا بکات یاخود داوای حەلکردنی کارێکی بکات. ئەوە حکمی ئەو کەسانەیە کە دەچنە لای ساحیر خوا پەنامانداد. بەڕاستی هەڕەشەی زۆر گەورەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە لە ئێمە نییە. و بەڕاستی ئەو کارە لە سنەتی پێغەمبەر و ڕێوشوێنی پێغەمبەر و ئومەتی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم، کە ئەوانە هەڕەشەی زۆر گەورن. بەڕاستی ئینسان بە هیلاک دەبن خوا پەنامانداد و کۆمەڵگا وێران دەکەن. بۆیە پێغەمبەر ئاگاداری کردوینەتەوە کە لەو تاوانە دوور بین، کە خۆمانی لێ بە دوور بگرین بۆ ئەوەی کە ئینسان لە دنیادا بە هیلاک نەچێت و لە قیامەتیشدا تووشی سزای خوای گەورە نەبێت. ئەنجا چارەسەر چییە؟ ئینسان چۆن خۆی بپارێزێت لە سیحر؟ ئەو کەسەی کە چۆتە لای ساحیر بە هەر بیانەوەک بێت لەوە و پێش دەبێت لە بینی خۆی و خوای پەروەردگاردا ئێستا تەوبە بکات، جارێکی دیکە نەگەڕێتەوە سەر ئەو کارەی. ئەوەی کە تووشی بووە دەبێت بە ڕوقیەی شەرعی بە قورئان و سنت چارەسەر بکرێت، نەک بە سیحر، چونکە سیحر بە سیحر چارەسەر ناکرێت و دروست نییە. دەبێت بە قورئان و سنت و ڕوقیەی شەرعی چارەسەر بکرێت. بۆ ئەوەی کە پارێزراو بین لە سیحر و لە شەیطانەکان و لە چاوزار و لە حەسادەت و لە هەر شەڕ و خراپەیەک، بۆ ئەوەی کە پارێزراو بین دەبێت ڕەچاوی ئەو سێ خاڵە بکەین. یەکەمیان بۆ ئەوەی کە ئینسان پارێزراو بێت بەگشتی دەبێت پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت، دەبێت لە گوناه و تاوان دوور بێت، دەبێت ئینسان لە خۆی وریا بێت. خوای گەورە دەفەرمێ وئیما ینزغنک من الشەیطان نەزغ فاستعذ بالله. ئەگەر وەسوسەیەکتان لە شەیطانەوە بۆ هات، ئەگەر خراپەیەکتان لە شەیطانەوە بۆ هات، پەنا بەرنە بەر خودای پەروەردگار، بەر شەریعەتی خوای پەروەردگار، بڕۆنە لای قورئان و سنت. چونکە زۆربەی هەرە جارەکان ئینسان ئەو کەم و کوڕیەی کە هەیەی، ئەو گوناه و تاوانەی کە دەیکات، شەیطان لەو کەلەنەوە دێ بەسەریدا زاڵ دەبێت و دێتە ناو دڵ و دەرونیەوە خوا پەناماندات. یەکەمین شت دەبێت پابەندی شەریعەت بین، دەبێت پابەندی قورئان و سنت بین بۆ ئەوەی کە پارێزراو بین. دووهەمینیان ئینسان زۆر قورئان بخوێنێت و لە قزمەتی قورئاندا بێت پارێزراو دەبێت، هەم لە سیحر هەم لە چاوزار و هەم لە شەیطانەکان بەگشتی ئینسان پارێزراو دەبێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم اقرأوا سورة البقرة، سورەتی بەقەرە بخوێنن، فإن أخذها بركة وتركها حسرة. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک دەست بەو سورەتەوە بگرێت، ئەو سورەتە بخوێنێت کە سورەتی بەقەرەیە، لە خزمەتیدا بێت، بەرەکەتی بۆ دێت. بەرەکەتە کاکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێکی ژوازی لێ بێنێت پشتی تێکات نەیخوێنێ گوێی لێ نەگرێت، لە ماڵەوە ئەو سورەتە هەڵ نەکات گوێی لێ نەگرێت، ئەو کەسە تووشی حەسرەت و تووشی نەدامەت و تووشی پەشیمانی دەبێت خوا پەناماندات. ولا تستطيعها البطلة. پێغەمبەر فەرمووی ئەوەی کە ئەو سورەتە دەخوێنێت سحرکاری تێناکات. دەی برام ئەو سورەتە بخوێنەوە، لە ماڵەوە ئەو سورەتە
با ئەگەر بۆ خۆشت نایزانی لە ڕێی مۆبایلەوە لە ڕێی تەلەڤیزیۆنەوە گوێ لەو سوورەتە بگرە یاخود بخوێنە یاخود گوێ لەو سوورەتە بگرە چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی کە ئەو سوورەتە دەخوێنێ بەرەکەت ڕووی تێ دەکات و سحر کاری تێ ناکات کەواتە چارەسەر قورئانە برم چارەسەر لە قورئاندایە بەڵام زۆر جاران ئینسان نەزانە دوو لە ڕووی جەنابتان دەچێتە لای غەیری قورئان و سنت پێی وایە کە چارەسەر لەوەیە بەڵام ئینسان لە نەدامەتی و پەشیمانی و لە خراپە نەبێ هیچی دیکەی توش نابێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عوقبەی کوڕی عامری فەرموو تعوذ بهما فەرمووی ئەو دوو سوورەتانە سوورەتی ناس و سوورەتی فەلەق بیان خوێنەوە چونکە هەر کەسێک ئەو دوو سوورەتە بخوێنێتەوە بەڕاستی هیچ شتێک وەکو ئەو دوو سوورەتە پێغەمبەر فەرمووی ئینسان ناپارێزێت سوورەتی ناس و سوورەتی فەلەق وسوورەتی ئیخلاص لە فەرمایشتی صحیح داهاتووە کە دایکمان عائیشە دەگێڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە نەخۆش دەبوو باری تەندروستی تێک دەچوو سوورەتی ئیخلاص و سوورەتی ناس و سوورەتی فەلەقی بەسەر خۆیدا دەخوێند ئەنجا دوایی فۆی بۆ خۆیدا دەکرد و دەستی بە خۆیدا دەهێنا شیفا لەوەدایە برام شیفا لە قورئاندایە ئەنجا ئایەت الکورسی کە ئینسان بخوێنێت ئەو شەوەی کە دەیخوێنێت بەڵام بەدڵ بیخوێنێت نەک بیخوێنێت و ئاگای لێ نەبێت و سیقەی پێ نەبێت نەزانێت چ دەڵێت بیخوێنێت سیقەی پێی هەبێت بەدڵ بیخوێنێت قەنەعاتی پێی هەبێت هەتا وەکو بەیانی پارێزەرێک لەگەڵیدا دەبێت و لە شەیطان ئەو کەسەیە پارێزراو دەبێت ئەو کەسەی کە نوێژی بەیانی دەکات پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە زیممەی خوای پەروەردگاردایە خوا دەیپارێزێت دەیبەرام چارەسەر ئەلەوەدایە بەڵام ئێمە کە پابەند نین کە کەم و کوڕیمان هەیە لەو کەلێنەوە شەیطان بەسەرماندا زاڵ دەبێت خوا پەناماندات ئەنجا سێهەمینیان ئینسان زۆر زیکر و یادی خوای پەروەردگار بکات بۆ ئەوەی کە پارێزراو بێت لە هەموو زیانێک لە شەیطانەکان لە سحر لە خراپەکاری لە گوناه پارێزراو دەبی بەهۆی پابەندی بە زیکر و یادی خوای پەروەردگارەوە بە تایبەت خوێندنی دوعای بەیانیان و ئێواران پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێت هەر کەسێک بەیانیان و ئێواران سێ جار ئەو دوعایە بخوێنێت بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم هەر کەسێک سێ جار ئەو بخوێنێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لم يضره شيء هیچ شتێک زیان لەو کەسەیە نادات واتە ئەو کەسە پارێزراو دەبێت ئەو دوعایە بخوێنی و بەیانی و ئێواران سێ جار ئەو کەسە پارێزراو دەبێت و پێغەمبەر دەفەرمێ هیچ شتێک زیان لەو کەسە نادات ئەوە چارەسەرە برم بەوە ئینسان پارێزراو دەبێت بەڵام وەختێک ئینسان قەنەعاتی بەوە نەبێت وەختێک ئینسان بێ ئاگا بێ لە شەریعەتی خوای پەروەردگار و لە قورئان و سنت ئەو کاتە لە جیاتی ئەوەی پەنا بۆ شەریعەت ببات بۆ قورئان و سنت ببات پەنا جاری وا هەیە بۆ سیحر دەبات بۆ فاڵچیەک دەبات خوا پەناماندات خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە ئەو کەسەی کە پشت لە زیکر و یادی خوای پەروەردگار دەکات خوا پەناماندات ئەو کەسەی کە قەنەعاتی پێی نییە و دەستی پێوە ناگرێت بزانە لە دنیادا چی لێ دێت ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين ئەو کەسەی کە پشت لە زیکر و یادی خوای پەروەردگار دەکات پشت لە قورئان دەکات پشت لە شەریعەتی خوای پەروەردگار دەکات خوای گەورە دەفەرمێت ئەجینێک شەیطانێک دەبێتە هاوڕێ و هاودەمی لە دنیادا جا وإنهم ليصدونهم عن السبيل ئەو کاتە لە ڕێگای ڕاست لای دەدات ئەو کاتە لە ڕاستە شەقامی ئیسلام لای دەدات بەسەریدا زاڵ دەبێت هەرچی خراپە و خراپەکاری هەیە پێی دەکات ويحسبون أنهم مهتدون وا دەزانێ ئەو کەسە ڕێنمونی کراوە چاکە دەکات لەسەر چاکەیە بەڵام شەیطان فێڵی لێ دەکات بە ئاقارێکی خراپدا دەیبات ئەو کەسەی کە لە زیکر و یادی خوای گەورە دوورە شەیطانێک دەبێتە هاودەمی بەسەریدا زاڵ دەبێت ئاوا فێڵی لێ دەکات حرامی لەلا حەڵاڵ دەکات لەلای خۆشەویست دەکات چەند کەس دەبینین حرام دەکات وا دەزانی ئاو دەخواتەوە باکی نییە هەزار ئاەت و حەدیسی بۆ بخوێنەوە کەچی هەر لەو گوێی ناچێتە ئەو گوێی کوردەواری دەڵێت کاکەوە شەیطان بەسەریدا زاڵ بووە فێڵی لێ کردووە ئەوە پشتی دە زیکر و یادی خوای پەروەردگار کردووە پشتی لە شەریعەتی خوای گەورە کردووە سزایەکەی ئەوەیە کە شەیطانێک بەسەریدا زاڵ بووە لە دنیادا هەموو خراپەیەکی لەلا دەڕازێنێتەوە لەلای دەکا بە حەڵاڵ
ئەوە سزایەکەیەتی برم. بەڵام ئینسان وەختێک پابەندە، وەختێک زیکر یادی خوای گەورە دەکات، وەختێک لە خزمەتی قورئان و سنەتدایە، وەکو ئەوەی کە خوێندمانەوە ئینسان پارێزراو دەبێت. کەواتە ئینسان ئەگەر بیەوێ پارێزراو بێت، یەکەمین شت دەبێت پابەندی شریعەتی خوای پەروەردگار بێت، پابەندی قورئان و سنەت بێت. دووهەمینیان دەبێت لە خزمەتی قورئاندا بێت برام. سێمینیان لە زیکر یادی خوای پەروەردگار بێ ئاگانە بێت. ئەو کاتە ئینسان لە هەموو شەڕ و خراپەیەک لەو دنیا پارێزراو دەبێت، لە سیحر پارێزراو دەبێت، لە شەیطانەکان پارێزراو دەبێت، لە گوناه و تاوان پارێزراو دەبێت. خوای پەروەردگار ڕێگای ڕاستی بۆ ڕۆشن دەکاتەوە، یارمەتی دەدات کە لەسەر ڕێگای ڕاست بڕوا برم. ئەوە چارەسەرە. ئێمە خوای گەورە چارەسەری بۆ داناوین. ئەگەر دەردیش هەیە بەڵام دەرمانیش هەیە، بەڵام ئێمە دەبێ بەکاری بێنین و دەبێ ئەوەی کە لە شەرعدا ڕێنمونیمان کراوە پێمان گوتراوە ئەوە بەکار بێنین. ئەوەش مایەی بەختەوەر و عاقیبەت خێری ئینسانەکانە و مایەی بەختەوەری کۆمەڵگایە لە دنیاش و لە قیامەتیش. دەپاڕینەوە دوعا دەکەین خوایە بە خاتری ناوە جوانەکانی خۆت کەی پارێزراومان کەی لە هەرچی شەڕ و خراپە هەیە، پارێزراومان کەی لە هەرچی بەهیلاکبەر هەیە. یا ربی خوای گیان وامان لێ بکەی کە پابەندی ئەو شریعەتە پیرۆزەی تۆ بین، پابەندی ئەو دینەی تۆ بین، لە دنیادا بەرچاوڕوون بین، لەو دینەی تۆ شارەزا بین، بەپێی ئەو دینە هەنگاو بنین، لەسەر ئەو دینە پیرۆزە بژین، لەسەری بمرین، لە ڕۆژی قیامەتیشدا بە توێشوویەکی چاک و حەسەناتی باشەوە زیندوو ببینەوە، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پان و بەرینی خۆتدا کۆ بکەیەوە لە خزمەتی پێغەمبەردا صلى الله عليه وسلم. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.